پیاوچاکان ئاو هابوون لە پێش دایک و باوکیان. ابن عون ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ڕۆژێکیان محەممەدی کوڕی سیرین ئەو پیاوە بەڕێزە ئەلێ لای دایکی بوو، پیاوێت هاتە لای تەماشای کرد محەممەدی کوڕی سیرین زۆر زۆر بە بەزەیی و بە زەلیلی و بە هێمنی دانیشتووە، کز بێتاقەت. فەرمووی ماشەئەن و محەممەد ئەیە شتێکی شەیئە؟ ئەوە محەممەد چیەتی؟ نەخۆشە؟ کێشەیەکی هەیە؟ محەممەدی کوڕی سیرینم نەبینیوە ئەوها بە بێتاقەتی و بە زەبوونی و چۆن وایە محەممەد؟ فەرموویان لا نەخۆش نییە، هیچی نییە، بەڵام وەلاکن هاکەذا عندما يكون عند أمه. أم محمد هەیە کاتی لای دایشی بێ، کاتی لای باوکی بێ هەیە، وا خۆی نیشانەدا، وا خۆی بچووکەکە، وا خۆی کەمەکە، وا خۆی زەلیلەکە، کە ئەنەما تەماشای دەڵێمە کێشەیەکی یان نەخۆشە. ئاوها بە لە پێش دایک و باوک